کە باسی کراون دەکەین مێژووی کراون لەگەر لە ژیانمان لە ژیانی عێراق هەمووی لە ژیانی خۆشم قسەی زۆر درێژە قسەی درێژە و خۆشژە لە عێراق لە ساڵی 1982 ئەو کاتەی زۆر نەوعی سەیارە هەبووە لە عێراق کاتێکی دەبینین شتێکی نوێ پەیدا بوو کە پێدەگوترێ کراون ئەو سەیارە کراونە شتێکی زۆر تایبەت بوو خەڵکەکە هەر باسی ئەو سیارەی دەکرد بە سیارەتێکی لە هەموو لایەن تایبەت بوو طبعا دەدرا بە بەعزە کەس لە عێراق بە هەموو کەس نەدەدرا لە بازارش زۆر سعری گەران بوو زۆر سعری پێیان دەگۆ زێر یعنی زێر یعنی چی یعنی ئەو ڕۆژەی کە ئەو سیارەتەوە بیفرۆشی لە عینی ڕۆژێت دەیفرۆشی چونکە زۆر داواکاری هەیە لەسەری ئەمن گەنج بووم ئەو کاتەی توانامان نەبوو سیارە بەو نرخە بکڕین هەتاکو ساڵی 90 خوا قسمەتی کرد یەکەم سیارەی کراونم کڕی مودێل 82 بوو شیم بوو ئیتر لە 90 حت نەمتوانی دووری کراون بکەم هەتا 96 هەتا 2006 عفو 16 ساڵ ئەمن هەر ئەو کراونەم لەلا بووە کراون وەک سیارەی دیکە نییە کراون دەتوانی سیقەی خۆت لە سەریدانی شەرمەزارت ناکە مفاجعاتت بۆ دروست ناکە ڕۆژ نییە تو بەیانی هەستیەوە ببینی سیارەکەت ئیش ناکە لە ڕێگای دەڕۆی قەت نەدیتیە نایت بینی گرکەراونێک لەسەر ڕێگای ڕاوەستایە عاتڵ بووە شتیوان نەبووە لە عێراق کراون جێی سیقە بووە برایەکی بە وەفا بووە دایکەکی بە ڕوحم بوو نەفەرێکی لە عایلە بوو یعنی خۆشمان دەویست کە دەچینە دوورە و سەفەرمان دەکرد مشتاق دەبووین بۆ سیارەی خۆمان کەی بگەڕێنەوە دیسانە سیارەکەی خۆمان بینین چۆنکی کوڕی خۆمان چۆنکی برای خۆمان چونکە زۆر بە وەفا بوو ئەو سیارە زۆر بە وەفا بوو بێ ئێمە ئێستاش ئەگەر ئەو کراونە هات بێگومان بە عینی ڕۆژ بە گوێرەی توانای خۆم ئەمن سیارەی خۆم دەگەڕم دەگەڕێمەوە سەر کراونی خۆم چونکی سەفەری کردو بوو گەڕاوە بۆ ئێمە بە مشتاقی بە خۆشەویستی بە خێرهاتنی دەکەین دووبارە